باش هەر دێنەوە سەر بابەتەکانی خۆمان و کەش و هەواتان بینی با بین بزانین تەوەری دیکەی پرۆگراممان چییە کە میوانی تایبەتیشمانە بێت گفتوگۆی لەسەر ئەەکەین چونکە ئێستا لەگەڵ پێشکەوتنی جیهان هەر پیشێک هەر کارێک هەبێت کە پێشتر مرۆڤاتی هەیە بووە ئێستا بە قۆناغی جیاجا هاتۆتە پێشەوە و زۆر پێشکەوتووە و تەنانەت ئێستا بە شێوازێک ڕاهێنانیان لەسەر ئەکرێت و ئەو پیشانە فێر دەکرێن و ئەگەر کەسێکیش خۆی پیشەکە بزانێت ئێستا بە پێی ئەو پێشکەوتنە هاوچەرخی کە هەیە پەرە بە پیشەکەی ئەدات و زیاتر ئەچێتە ناو بوارەکەەوە. جا لەسەر ئەم بابەتە ئێمە دەوەستین ئەمەش دەکەینە تەوەری دووەمان ئەمڕۆ لە بەیانی 24 ڕاهێنانی پیشەوی و فێرکردنی پیشەی نوێ بۆ گەنجان لە هەرێمی کوردستان تەوەری دووەمان دەبێت لەگەڵ بەڕێز دەروون سەردار عوسمان مامۆستا لە ئەکادیمیای ڕاهێنەران قسە دەکەین میوانی ئێمە مامۆستا دەروون بەیانیت باش بەخێر هاتی بەخێر بێ ماشەڵڵا گەنجێکی قۆز و شیک لەو تەمانە چۆمی بەڕاهێنەر مامۆستا دەروون وڵای سەرەتا هەر وەک پیشەیەکەی خۆم حەزم دەکرد پیشەکەی خۆ چییە؟ دوکانی مۆبایلم هەیە بەڵێ سەرەتا هەر وەکو کاری بازاری کارم لێ دەکرد بەڵام دواتر پەیمانگایەکی ئەهلی داوای لێ کردم کە دەرس و شت برێمەوە چەند ساڵێک لەوێن دەربووم دواتر لە ئەکادیمیای سویدی داوایان کردم و چوومێن دەر ئێستا مامۆستا دەروون لەو مامۆستایانەیە کە پێیان ئەڵێن مۆبایلی بەرێ هەڵیەوە شوێنێ وانە ئێستا وەرەوانن کە مۆبایلتان بنێ هەڵێوشن نەک هەر مۆبایل هەر ئامریکی زیرەکی دیوانە دەی دروستە کەواتە با پێش هەموو شتێک ناساندنی ئەکادیمیای ڕاهێنەران باباسێکی لێ بکەین چۆنە ئەم ئەکادمیایە کێ لەوێ ئەتوانێت بەشدار بێت چ جۆرە پیشەیەک لەوێ پەرەی پێ ئەدرێت ئەکادیمیای سویدی کە ئێستا ئەکادیمیای ڕاهێنانی ڕاهێنەرانە لە هەرێمی کوردستان سەرەتا ئەوە پرۆژەیەکی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕێی وەزارەتی کارەوە ساڵی 2011 دامەزراوە بە هەمانجی لەگەڵ حکوومەتی سوید وەڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کۆمپانیای سکانیا لە بۆ بنمڕکردنی بێکاری زۆر باش چێن ئەو کەسانی دەتوان بەشداری لەم ڕاهێنانە بکەن ینی هەر کەسێک کە بیەوە دەتوانێت بەشداری تێدا بکە یان ئەو مەرجانە چین کە کەسێک مەرجەکان تەمەنی 18 ساڵ تاوەکو 35 ساڵ دەتوانێت بەشداری بکاتن یەکەم دێفۆرمێک پڕ دەکاتەوە لە ئەکادیمیا دواتر مقابلەی دەکرێتن مقابلەکەش لە بۆ ئەوەیە کە مەسەلەن چۆن بتوانیتن لەو خولە کە ئایا ئیستفادە لێ دەکاتن یا خودنا و ئەوانەی کە دواتر ئیمتحانێک دەکرێتن لەسەر ئەو بابەتەی کە هەڵدەبژێریتن بەشەکان نمونە پرۆگرامی کۆمپیوتەرە زمانی ئینگلیزیە خولی چاکردنەوەی مۆبایل شوفێری باڵهەرگر و بەرزکەرەوەی ڕافعە و بەشەکانی دیکەی نیتۆڕک سیسکۆ و بەشی میکانیک ئامێری چاکردنەوەی مۆبایلی ئامێری چاکردنەوەی زیرەک نمونەوەکو میکانیک و مەچینەی بچووک مامۆستا دەروون ئەی کوین ئێمە کچان کوین هەموو شتەکان پیاوانە بوو زۆربەی خولەکان ئەوانەی کە کچانە داوا دەکرێتن مەسەلەن بەشەکانی ئینگلیزیە کۆمپیوتەرە و چکێستاکە نمونە لە خولی مۆبایل هەیتمان تەڵەبەی کچیشوان هەبووە بەڵێ بەڵام کەمترە نمونە ئێستا کە بەرزکەرەوەی ڕافعە هەتا ئێستا کەس نەبووە بەخۆشی تەڵەبیشی لەسەر نییە کەمترە زۆر باش گلەی بکەم بەس باشوتی لە بینی کچانەیە تۆز گلەیەکەم گەڕایەوە لەبەر خااتری زیاتر هەر وەکو مەسەلەن پیاو کە لێکوانە زیاتر وایە ئەگەنە لە زۆر لە شوێنی تر زۆربەی پیشەکان هەستا ئێستا نمونە لە وڵاتە چسین زۆربەی کارمەندەکان کە موادی چاکردنەوەی مۆبایلیان هەر ئەوە دروست دەکەن ئافرەتانە بەشداری دەکەن بەڵام لێکوانە زیاتر وەکوبرەی ڕێگەزی نێرە باشە مامۆستا دەروون ئەوانەی کە ئەم خولە تەواو دەکەن یان ئەم ڕاهێنانە تەواو دەکەن کەسیان هەیە ببوونە خاوەن کاری خۆیان ئێستا لای ئێوە فێر بوو بن بابەتەکە ئێستا پیشەی خۆیان هەبێ خەڵکی دیکە لەیان کار بکات بەڵێ دوور و نزیک زۆربەی ئاگداری ینی 130 هەتا چلیشان دەکەونە سەر پیشەی تایبەت خۆیان کە دەتوانن هەم لە کەرتی تایبەت نمونە ئێستاکە لە بۆ بەشی ڕافعە و دەتوانن لە زۆر شوێن لە کارگەکانی ساردەمەنی کە بە ئەو شەهادەی کە دەشدرێتن کە لە ڕێی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ینی ڕسمیە دەتوانن کاری پێ بکەن ینی زۆربەیان ینی شتەکان بازاڕیە ئەوەی کە ئێمە ئێستا خولانی کە هەمانە لە بازار کە ئێستاکە کاریگەری هەیە و دایمیشە نمونە خولی مۆبایلە زۆربەی بەشەکانی جاران سۆبان وام دەبیست نازانم ڕاستی دروستەکە چۆم بە تایبەت ئەوانەی کە
ها مۆبایل تازە بوو زۆر کۆن نەبوو ئەزمموی چاکردنەوەوانە وەستایەکانی ناوبازار لە دەرەوە خولیان دەبینی وایە یان کەسی دیکە دەهات لێرکوانە خولی پێدەگوتن بەخۆی ئێستاکامە هەین لەوێندەر کە خولی چاکردنەوەی مۆبایل وەکو بەشی خۆم ینی بە شێوەی ئەکادیمیە جاران بەر لەوەی کە ئێوە ببنە ڕاهێنەر و ینی بە شێوەی بازاری فێر دەبووە هەموو شتێک زیاتر ئەگەر لە یوتیوبیش کەم بوو پێشتر بەڵام شێوەی بازاریان دەتون خولیان لە دەرەوە دەکرد ئەگە هەش با بەڵام لەوانەیە گران باە ئێستا پێویست ناکە کەس بڕاتە دەرێ ئێستا کە زۆربەی خولەکانی کوانە هەیە مەسەلەن وەکو یەکوانە کە ئێستا لە کنامە بە شێوەی ئەکادیمیە و زۆر سنتەرێتری شەیە نەک تەنها لە هەولێر و لە بەشی دەڤری ڕاپەڕین و سۆرانە زاخۆیەوە لە دهۆکە دە زۆربەی شوێنەکان هەیە بەڵامەوەی کە گرینگە بەخۆی شخصەکە دەوەردەبینیتن و لە ڕێگەی دەتوانانی یوتیوب مەسەلەنگە زۆر خۆلیش بکاتەوە ئەگەر بەخۆی هەوڵ لە بۆ نەداتن ینی استفادە لێ ناکە ئەوەی کە گرینگە بەخۆی خودی خۆی شخصەکە کە هەوڵ بدات حەزیش لێرە زۆر ڕڵبینە بە تایبەتی لە ئەو کارانی کە پیشە بەڵێن پیشەی بازار بوونە ئینجا تۆ بە شێوەیەکی ئەکادمی فێرەبی زیاتر حەز ڕۆڵە بینێتە تا حەزت لێ نەبێت پیشەیەک فێر نابی بەڵام هەکار خاڵێکی جوانی باس کرد تا چەندە سووتان لە مامۆستایانی بیانی وەرگرتووە یاخود ڕاهێنەری بیانی وەرگرتووە بۆ ئەوەی کە ئەوان ئەگەر چەند هەنگاوێکیش لە پێشتر بن ئەو ئەزمونە ئێوە وەریبگرن یاخود هەموو ڕاهێنەرەکان ڕاهێنەری کوردن و لە ناوخۆن لە ئەکادیمیان مەبەستت لە ئەکادیمی ئێستامان نزیکەی چار ینی ڕاهێنەرمان هەیە ینی دەتوانن لە دەرەوەی وڵات دەرز برێنەوە و شادی نێودەوڵەتیان هەیە و ئەو بەشانێک کە ئێمە سێ بەشە تا چوار بەشمان کوردن بەڵێ سێ بەشە تا چوار بەشمان هەیە کە شەهادەی نێودەوڵەتی دەدەن ینی دەتوانی شەهادەکە ڕسمی و نێودەوڵەتیشە دەتوانین لە دەروی وڵاتیش کاری پێ بکاتن ئەوانەی کە لەو شەهادە وەردەگرن تەواو دەبن چونکە کەسێکە بچێتە دەرەوە دواتر پرسیاری لەکەن لەکوێ دەرچووی چ شوێنێکی ئەو بڕوانامەیە ئەتوانێت سوودی لێ بەڵێ ئێستاکە کە سەر بە وەزارەتی کاروباری کۆم پێشتر زیاتر ڕێکخراوەکان ینی هەماهەنگیان لەگەر دەکرد ینی زۆربەی ڕاهێنەرەکانیان دەبردە دەرەوەی وڵات یاخۆ تەدریبیشیان پێ دەکرد لە بۆ ئەوەی کە ینی ساڵانە خۆیان ئەپدێت بکەنەوە ینی بابەتی نوێت چکە ئێستا نمونە وەکو خولی مۆبایل ساڵانە دەبیت پێشکەوتن لەگەر هەبی لەگەر دایمی بی ئەگەنا مثلەن بە پاش دەکەوی مۆبایلی تر دێتن ئامێری و هەم لە بەشی سۆفتوێر و لە بەشی هاردوێر زۆر باشە مامۆستا دەروون ڕێژەی بەشداریکردن دیاری کراوە ینی ژمارەیەکتان هێ نابێت لەم ژمارە زیاتر خەڵک بەشداری بکات بەخۆی لە خولەکان هەر چەند فۆرم بکرێتەوە ئاساییە کە مقابلە دەکرێتن نمونە لە هەر خولەک 100 کەس مقابلە دەکرێتن یاخود فۆرم پڕ دەکاتەوە بەڵام ئێمە ینی دیاری کراوە نمونە لە خولی مۆبایل 12 کەسمان پێویستە لە بەشی پرۆگرامی کۆمپیوتەر 15 کەس ئەمەش بە وەکو ئەوەیە کە لەوانەیە کەم بیتن بەڵام ینی ئەگەر حکوومەتی هەرێم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ساڵانە ئەگەر 2000 3000 ینی پاڵپشتی دارایی بکرێتن لە ڕوویەوە دەتوانێت خولەکان بەدایمی بڕوێن بەڵام بۆ نمونە ئەو ساڵەکە یەکجار کراوە لەوانەیە ساڵانی تر ڕێکخراو بێتن زیاتر بیتن یاخود کەمتر ئەی چۆن توانیتانە سوود لە سندوقی لاوان وەربگرن لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی باشترە ئەم ساڵەکە تەنها یە خولڕۆیە ساڵ هەیە 2 خول دەڕواتن بەڵێ چکە چەند ینی بودجێ تەرخان بکرێتن قوتابی زیاتر وەردەگیرێتن و قوتابیەکان بەپێی ئاستە نمونە امتحانەکە دەکرێتمە لەگە مقابلەکەی کە بزانی ئەو قوتابیە ئایا تەنها لە بۆ ئەوە دێتن فێر بیتن یا بەس بۆ کات بەسەبردنەکەیە شەهادەکەی وەرگریتن چکە ئەمە دەمانەوێتن ینی ببتە شێوەی پیشەی تایبەتی خۆی یان بستەکەرتە چی تایبەت کار بکات کاتە لە وڵا یاخود کە دێت لە یەک بە دەرەجەیە بە دەرەجە بۆ نمونە بۆ هەر پیشەیەک یەک ساڵ بەسە یەک خول بەسە یا خولەکە ماوەی چەنێ بێ خول هەیە نابێت لە هەر خولێکی پیشەی پێم وایە لە 45 ڕۆژ نابێت کەمتر بێت وایە بەڵام کاتەکانی کەمترە ینی بودجەکار ئەوەندە دیاری نەکراوە هەم لە بۆ مەسەلەن ئەو ڕاهێنەرانە هەم مەسەلەن لە بۆ تەرخان دەکرێت چکە لە بۆ کۆفی برێکێک لە بۆ قوتابیان و دەبی موادی خام هەماشت کە ئەو موادە خامی کە پێویستە بودجێ لە بۆ تەرخان بکرێتن نمونە ئێستا خولی مۆبایل 18 ڕۆژ دەتوانرێتن و خولی دیکەمان هەیە تەنها 2 هەفتەی هەیە 3 هەفتەی بە جوێرەی خولەکانە کاتەکە زیاتری باشترە بەڵام پێویستە زۆر باش کە ڕاهێنانەکە تەواو دەبێت خولەکە تەواو دەبێت هیچ شتێک پێشکەش دەکرێت بۆ بەشداربووەکان لەوەی کە سوودی لێ بین ینی بیرمە کاتی خۆی خولێکی کارەبایی و دارتاشی و هەموو ئەو بابەتانە دەکراوە کە گەنجان بەشداریان دەکرد کاتێک کە خولەکەیان تاوا دەکرد لە ماوەی 15 ڕۆژ بوو مانگێک بوو مثلەن هەندێک کەلوپەلی تایبەت و پیشەکەیان پێشکەش دەکردن کەرستەکان پێشکەش دەکردن پێشتر کە ڕێکخراوەکان بە ینی زۆر موادی خام بە کاملی دادەندرا نمونە لەوکو
کەم معلوماتم زیاتر لە بەشی خۆمە ئەوانەی کە پێویستە مەسەلەن وەکو هیتەر و کاوی و پێویستەکانی مۆبایل بە کاملی لە بۆ قوتابیان تەرخان دەکرا بەڵام ئەوەی کە ئێستاکە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تەنها 5,000 ڕۆژانە حەقی کە مەسەلەن هاتوچۆی قوتابیەکە وە کۆفی برێکە تەرخان دەکرێت بەڵام جاریش وهەیە ڕێکخراوە هەماهەنگی دەکات لەگەر وەزارەت ینی خۆی هەبووە لە بەش کۆمپیوتەر لاپتۆپ درایە ینی مادیتکە پارێ زیاتر سرف کرایە بە گوێرەی ینی ڕێکەوتنەکە یەکام ساڵەکە کە مەسەلەن چۆن خولەکان بەڕێوە دەچیت زۆر چاکەم ئەبێ بزانم دواتر ئەو بەشداربوانەی کە بەشداریەکان لە خولەکان بووە بە یەکەوە تیمۆرگ پرۆژەیەک دابنێن و کاری لەسەر بکەن و بخوان هەلی کاریان هەبێت یاخود هەر کەس و چۆتە سەر کاروباری خۆی ئەوەندەی کە ئاگادار بین هەر کەسە و کە مەسەلەن شخصی لەبۆ خۆی چۆتە سەر کاروباری خۆی ینی پسەلەنەوە نییە بەڵام ئەمە لە هەر بەشەکە دەکەینەوە گروپەکیان لە بۆ ڕێک دێخن جا گروپەکە لە هەر ئەکاونتێک بیتە نمونە وەکو هەماهەنجەک لە بینی خۆیان بۆ شارەزاییە مەسەلەن شتێکیان لێ معلوماتیان لەسەنیە و بەخۆشم زۆر جا لە گروپەکاندا یارمەتیان دەدەم ینی و زۆریش لەگەڵیانم کە کاتەکە تەواویش دەبن کە لە کۆتایەکان شتێکیان لێ نازانن یا چکە خاستن سەرەتا کە دەچێت ناو بازار یان خولی هەر خولک هەر پیشەیەک دەکەی کەمەک سەرەتا ناخۆش هەتا لە ئیشەکە لێ ڕادی بە تایبەتی بەشی مۆبایل کەمەک ئیشەکە وردە و بەشەی شخصیە ئێستا ئیشەکان هەموو لە ناو مۆبایلە و ئەمانەتیشە هەتا متمانە پێیاکەی کە خەڵک بزانێت چاکیەکەی تۆ دروستە بێت بەڵام ئیشەکە کەمە گووردە ینی زۆر جار غەڵەت دەکرێتن بەڵام ئەمە زۆر جارەها لەگەڵ ینی یارمەتیان دەدەین بەڵام وەکو برێن کۆمەڵێک بیتن نا بەڵام حکوومەت بەشێکی هەیە و لە وەزارەتەکان دەتوانین ناوی خۆی لێ تۆمار بکاتن هەلە چ کار هەبی دەتوانی کە بڵێتن ئەمن لەو ئەکادیمیایە بڕوانامێت هایتم و دەتوانی بەشداری بکاتن لە خولەکانی تر بەڵام زۆربەی هەروەکو شخصی هەر کەسە لە بۆ خۆی جاهەیە دەستە دوکانی تر هەیە یان دوکان لە بۆ خۆیدا دەندرێتن ئەین گرنگە دەبێتەوە کارێکی باشلۆی کە کار زۆر زۆر سپاس مامۆستا دەروون خۆشحاڵ بووین هیوادارم بەردەوام بن نمونەتان زۆر بێ و گەنجی زۆر بەشداری تێدا بکەن لەوەی کە ببێتە بارسوچی بۆ کۆمەلگا بۆ خانەوادەکەی پیشێ و کارێکی نوێ بۆ خۆیان بدۆستنەوە خۆشحاڵین گەنجانی وامان هەیە کە خەمی گەنجانی دیکە و هاوتەمەنەکانی خوانە سپاس بۆ بەشدار بوون.